ئەوامان کلۆ پلێبەرزکردنەوە بە زووترین کات ئەنجام بدرێ و مەسلەی شەریکەی سەیارەکانیشەوە اتفاقێک لەگەڵ شەریکەیە کراوە بۆ هاوردنی سەیارە بە قستێک کە مەسلەی سویتیانە و شەرتێک لەوانە ئەوەیە کە دوو کەفیلی هەبێ و ناسنامەی تازەی یەکێتی مامۆسایانیش هەبێ ئەو مامۆسایانە ئەتوانن سوودمەند بن لە ساحبکردنی ئەو سیارەیە و هیچ پێشەکیەکشی لەگەڵ نییە. بۆیە ئێمە پێشنیاریەوەمان کردووە کە حکوومەت خۆی بێتە سەرخەت ئەگەر بکرێت لەو موچەی پاشەکەوتەی کە لالایەتی هاوکاری مامۆسایان بک بۆ مەسلەی سەحبکردنی سیارە ئەمە پێشنیارێکە و هەروەها پێشنیارێک تریشمان کردووە کە لەگەڵ بانقی مەرکەزیە قسە بکرێ ئەو سیارانە بە پارەی بانقی بکرێت نەگەوەی لەسەر حسابی بازار بێت. بۆیە بەڕاستی ئەم خاڵانە باس کراوە مەسلەی مامۆسایانی خانەنیشینیش باس کراوە کە هاوتا بکرێ و هەروەها مەسلەی ماوەگواستنەوەی مامۆسایانی ناوچەدا بێنراوەکانیش لیژنەکان کاری بۆ کراوە بەڵام هێشتا ماوە کە 17,000 مامۆستایە ئەگەر لە میزانەی 2023 حکوومەتی مەرکەزی دانرێ ئەوە کێشەکە چارەسەر ئەکرێت بەڵام ئەگەر لیژنە و لیژنەکاری بێ بەڕاستی ناگەینە ئەنجامێک بۆ ئێمە داوامان کردووە بەڕاستی لە میزانیە جێی بکرێتەوە بۆی بتواندرێت ڕاژەی ئەو مامۆستایانی ناوچەدا بێنراوەکان کە لە شنگالەوە تا خانەقینە بکرێتەوە سەربەغا چونکە لە هەموو مافوو ئیمتیازاتەکانی حکوومەتی ناوەند بێبەش بوونە و حکوومەتی هەرێمیش بەڕاستی هیچ دەسەڵاتێکی لەسەر ئەو بەڕێوبەر و مامۆستایانە نەماوە.